یەکەم ناکۆکی لە بینی یەکێتی و پارتی لە دامەزراندنی یەکێتیەوە هەیە. یعنی لە ساڵی 1975 یەکێتی دامەزراوە، ئێمە بە ئایدۆلۆژیەت و بە فەلسەفە و بە استراتیجی جیاواز دامەزراوین لەگەڵ پارتی. ئەمە شتێکی تازە نییە. بەداخەوە ئەو مێژووە شەڕی ناوخۆی تێکەوتووە، کێشەی گەورەی تێکەوتووە، کێشەی سیاسی تێکەوتووە. کاتی خۆی جەنابی مام جەلال گەورەترین دەست پێشکەری کرد لە ساڵی 1998 و 99 هەم ڕێکەوتنامەی واشنگتن کرا، هەم جەنابی مام جەلال و جەنابی کاک مەسعود ڕێکەوتنێکیان کرد. ئەو ڕێکەوتنە گەیشتە ڕێکەوتنی استراتیژی تا دوای ڕوخانی سەدام خواردی و دەستکەوتی گەورەی تیا بەدی هات. بەداخەوە ئێستا هەندێک لە کێشەکان ماون چارەسەر بکرێن، وەکو پێویست هەردوو لە بەرنامە و بڕیاری چارەسەرکردنی کێشە ناوخۆیی یەکێتی و پارتیانە بۆیە ماوەتەوە، بەڵام من ئومێدەوارم بە هیمەتی هەموو لایەک بتوانین ئەوەش چارەسەرکەین. یەکەم تا ئێستا ڕێکەوتن نیە، ڕۆژی دووشەمە کۆبنەوە هەیە، هێشتا کێشە ماوە لەسەر قبولکردن و نەکردنی بودجە. بەشێک لە کێشەکە چۆتە پێشەوە بە پێی زانیاری من، بەشێک هێشتا مەسەلەن دوا تەسریحی جەنابی مالیکی باش نەبوو، گریەکی تێخست ئەوە. من ئومێدەوارم تێپەڕێ، بەڵام ڕێئیم وایە ئەگەر ڕۆژی دووشەمە بودجە تێ نەپەڕێ و بەشەکەی کوردستان بە پێ ڕێکەوتن تێ نەپەڕێ، بەڕێئی من هەم لەسەر ئاستی عێراق ڕنگدانەوەیکی خراپی ئەبێ و هەم لە سەر کێشەکانی کوردستان ڕنگدانەوەیکی خراپی. بەڕێئی من ئێستا بەدیری بەغداد هەر بەغدادە. یەکێک لە مەسئولیەتەکانی ئەم دوو بەڕێزە ئەوەیە ئەو کێشانەی کە لە کوردستان هەیە، ئەو کێشانەی کە لە عێراق هەیە، ئەمانە دەبێ ڕێچکەی مام جەلال بگرنە بەر بۆ چارەسەر. ڕێگای تر لە بەردەمیان نییە. تا ئێستا کە چارەسەر نەکرابێ، هێشتا زووە حکوم بدرێت لەسەر ئەوەی یەکێتیە یا پارتیە، بەڵام هەر لایەک لە دوانەتیجە تەحملی مەسئولیەتی چارەسەر نەکا لەلایەن ملەتەوە قبولکراو نییە.